دانیشتنیەکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم نهی کردووە لە پیاوان ئەو بۆ ئافرەتان دوو جار نادروستە فەرموویەتی ئیاکم والجلوس في الطرقات نەکەم پیاوان لە ڕێگاوبانی خەڵکیە دانشن پرسیاران لە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویان ئەگەر ناچار بین لە شوێنێکە دانشتین ڕێگاوبان و فەرمی فأعطوا الطريق حقه ئەبێ حەقەکەی بێ حەقەکەی چییە ئەوەیە ئەگەر هاتو دانشتی چاوت ئەوێ لە ئاسی حرامە دابخەی تەماشای ئەم لاولانەکەی چاو گڕ نەدەی دووەمیان ئەبێ وەڵامی سەلامی خەڵکی بێت تۆ کاتێ سەلامت لێکات سەلامی ڕەت نەکەی و هەروەها ئەفەرمێت فەرمان بکە بە چاکە و نەهی بکە لە خراپە خۆشەویستانم ئەمەی وای لێ کردم ئەم فەرمودە باسکەم ئەوەیە بەداخەوەم ئافرەتان و خەڵکێکەیە لە ناو کوچە و کۆڵانە دانشتنە ڕەسەدیان لە خەڵکی گرتووە سیر دەستەکات چیت هەڵگرتووە یعنی وەناو کۆڵانە ڕێیەکەی جاریوە پێت تێکەڵەوێ نازای ئەمەنە چاو ها لەسەرت ئەمەش بەڕاستی نەهی لەسەراتوە هەم تەماشاکردنەکە و هەم دانیشتنەکەش ئافرەتان لە ناو کۆڵانە دانشن بەڕاستی ئەمە ناشەرعیە خەڵک تەماشاتانەکات بە سەعات و دوو سەعات پاڵتان لی داوەت و ئەمە بەڕاستی ئەبێ ئاگاداری بن گوناحبارەون و خەڵکیش گوناحبارەکەن. سلام علیکم.